بنای خدای گەورە میرەبان قوتابیانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ مامۆستا ئیسماعیل سەباح پسپۆڕی زمان و ئەدەبی کوردی ئەمڕۆکە لە خزمەتتانم وەک یەکەمین مامۆستا کە کتێبی زمان و ئەدەبی کوردی چاپی نوێی پۆلی هەفتەمی بنەڕەتی بکەین بە مەلزەمەیەکی یەکجار ناوازە و نایاب و هەروەها لەسەر مەلزەمەکە وانەکانی زمان و ئەدەبی کوردی چاپی نوێتان بۆ ڕیکۆردکردن. قوتابیانی عزیز وەک ئاگادارن کە کتێبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی چاپی نوێی هاتووە بۆ ئێمە وەکو یەکەمین مامۆستا ئەم وانانەی کە لە چاپە نوێیەکەدا نووسراون و ئامادەکراون بۆتان دەکەن بە ڤیدیۆیەکی ڕیکۆردکراو لە یوتیوبەکەی خۆمان بڵاوی دەکەینەوە سەرجەم وانەکانی پۆلی 7 8 9 10 11 12 لە یوتیوبەکەم بەردەستە بە پشتیوانی خدای گەورە توانن سوود لێ ببینن. قوتابیانی بەڕێز لە یەکەم وانە باسی دەنگ و پیت دەکەین کە یەکەم وانەی زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتیە. دەنگ و پیت زۆر ئاسانە. قوتابیانی بەڕێز لە هەر شتێک کە دەمانێت بیڵێن بەهۆی دەنگەکانەوە دەری دەبڕین. کاتێک ئێمە دەمانەوە قسەی بکەین واتە ئاقات دروستکەین کە دەمانێت بیڵێن بە بەرامبەرەکەمان بڵین ئەو قسانێک کە لە ناو مێشک دڵ و دەرونی خۆماندایە بەهۆی دەنگەکانەوە دەری دەبڕین. ئێستا کە من هاتوومە وانەکان بۆ تۆ ڕیکۆرد دەکەم پامێکی مەدەمەیە گفتوگۆیەک دروستکەم لەگەڵ تۆی خوێندکار بۆی وانەکانت تێبگەینم ئەو شتێک کە تۆ جێت لێ دەبی پێی دەوترێت دەنگ. ئەوە خاڵێکە کەوات هەر شتێک کە دەمانێت بڵێن بەهۆی دەنگەکانەوە دەری دەبڕین و هەر شتێک کە دەمانەوێت بینووسین بەهۆی پیتەکانەوە دەیان نووسین. کەواتە با پەیوەندێک دروستکەین. شتێک کە دەتەوێت بیڵێ بەهۆی دەنگەوە دەری دەبڕێت. شتێک کە دەتەوێت بینووسی بەهۆی پیتەکانەوە دەینووسی. وازحە ئەوە خاڵێکی زۆر ئاسانە. هەموو زمانێک کۆمەڵە دەنگێکی تایبەت بەخۆی هەیە. بەهۆیانە وشە و ڕستە دروست دەکرێن دەبنە مایەی گفتوگۆ و ئاخاوتن لە نێوان ئاخێوەرانی یەک زماندا. ئاخاوتن واتە قسەکردن، ئاخێوەران واتە ئەو کەسانە کە قسە دەکەن. ئەو دەنگانەش شێوەی دەربڕین هاتنە دەرەوەیان لە ئەندامەکانی ئاخاوتن وەکو قورگ و زمان و ددان و لێو و هەتا دوایی دروست دەبن. دەنگکان لەو لە ڕێگەی ئەو ئەندامانەی ئاخاوتنەوە دروست دەبیتن. و کاتێک کە دەمانێت دەنگەکان دەرببڕین دەنگەکان ئەوە نیە تەنها لە دەمەوە دەربچن نەخێر بەڵکو لە قورگەوە و هەروەها لە زمانەوە هەروەها لە ددانەوە لە لێوە هەمویان تێدا بەشدارن لە دروستکردنی ئەو دەنگان و لە دەربڕینی ئەو دەنگانە. بابێن کەواتە لێدا بمان ڕوون دەبتەوە کە زمان لە چیسی پێک دێ زمان لە دەنگ و پیت پێک دێتن. بابێن بزانین دەنگ چییە پیت چییە. دەنگ دەڵێن بچووکترین دانەی ئاخاوتنە کە لە دەم دێتە دەرەوە. بچووکترین دانەی ئاخاوتن کە لە دەم دێتە دەرەوە پێی دەوترێت چی پێی دەوترێت دەنگ. بچووکترین دانە کە لە قسەکردندا بەکاربێت بچووکترین یەکە پێی دەوترێت دەنگ. لە دەنگەکان ئەوەیە کە تۆ دەتوانی جێ بیستیان بێ یەک لە تایبەتمەندەکانی دەنگە. ئەدی پیت چییە؟ دەڵێت پیت ئەو هێما تایبەتانە هاگدار بدەێ هێمایە. ئەو هێما تایبەتانە کە بۆ هەرێک لە دەنگەکانی ئاخاوتنی مرۆڤ دانراوە. واتە پیتەکان وێنەی چی؟ پیتەکان وێنەی دەنگەکانن. ئاگدار بە هەموو دەنگێک وێنەیەکی بەرامبەری هەیە. هەموو دەنگێک وێنەیەکی بەرامبەری هەیە. بۆ نمونە تەماشاکە زای وەکو چییە؟ ئەگەر بە تۆ بڵێم ئایا ئەوە وێنەی چییە؟ دەڵێ مامۆستا ئەوە وێنەی دەستە. وێنەکە ئەوە وێنەکەیە ئەوە هێمایەکەیتی بەو شێوەیە نووسیمان. کەواتە هەر دەنگێک کە دەمانەوێت بینووسین پیتی لە بۆ دادنێ. ئێستا بۆ نەدەمێ دەنگی ڵ وێنەی لە بۆ دروستکەم. وێنەی دەنگی ڵ بەو شێوەیە. دەمێ وێنەی دەنگی دێ دروستکەم. وێنەی دەنگی دێ بەو شێوەیە. دەمێ وێنەی دەنگی سێ دروستکەم. ئەو وێنەی دەنگی سێ بەو شێوەیە. دەمێ وێنەی دەنگی وێ دروستکەم. ئەوە وێنەی دەنگی وێیە. ئەوەی کە تۆ جێ دەبی وێ ئەو دەنگەیە. وێنەکەی چیە؟ وێنەکەی بەو شێوەیە دەنووسین. کەواتە دەڵێن پیت هێمای تایبەتن کە بۆ دەنگەکان دانراون. ئەوە خاڵێکی دیکەیە. دەڵێ ئەمانە پیتەکانی زمانی کوردین. لە زمانی کوردیدا چەند پیتێکی جیاوازمان هەیە. ئەو پیتانێک کە لە زمانی کوردیدا هەمان بریتیان لە ئێ بێ پێ تێ جێ چێ حێ خێ دێ ڕێ ڕێ زێ ژێ سێ شێ عێ غێ فێ قێ vê کێ گێ لێڵێ مێ نێ هێ وێ یێ و هەروەها بزوێنی کورد کە پێ دەوترێت ئە و هەروەها بزوێن درێژ کە بە ئا دەری دەبڕین. دەڵێ ئەم پیتانە وێنەی دەنگەکانن. لە زمانی کوردیدا ژمارەی دەنگەکان 37 دەنگمان هەیە. ئاگادار بە ئەگەر لە توی پرسی مامۆستای بەڕێز گوتی ئایا چەند ژمارەی دەنگمان هەیە؟ دەڵێ مامۆستا 37 دەنگمان هەیە. 37 دەنگمان هەیە. ئاگادار بە دەنگ و پیت جیاوازن. باش دەڵێ دەنگەکان هەندێکیان لە کاتی دەربڕیندا بە ئاسانی دەردەبڕدرێن و هەندێکیانە بە گرانی دەردەبڕدرێن. کەواتە ئاگادار بە مادوم هەندێک لە دەنگەکان تاین بە ئاسانی دەریان بڕین بۆ هەندێکشیان توانین بە گرانی دەریان ببڕین کەواتە دەنگەکان بە پێی دەربڕنیان دەکرێن دوو زۆر.
دەکرێن چەند زۆر دەڵێ مامۆستا دەنگەکان بەپێی دەربڕین دەکرێن دوو زۆر یەکەم دەنگی نەبزوێن دووەم دەنگی بزوێن پێشتر دەمانگو پیتی بزوێن وارا پیتی نەبزوێن بەڵام پیت بزوێن نەبزوێن نییە بەڵکو دەنگ بزوێن و نەبزوێنی هەیە ئەوە لە بۆ مامۆستایەکانەوە قسەیە کەواتە دەنگەکان دەکرێن چەند زۆر دەکرێن دوو زۆر بەپێی دەربڕینیان دەنگی نەبزوێن و هەروەها دەنگی بزوێن دەنگی نەبزوێن چییە دەنگی نەبزوێن دەڵێن ئەو دەنگانە کە لە دەرکاندن بە ئاسانی گۆ ناکرێن ئاگدار بە ئەو دەنگانە کە لە دەرکاندن بە ئاسانی گۆ ناکرێن واتە دەرنابڕدرێن دەرنابڕدرێن باشە بربەست لە بەردەمیاندا دروست دەبێت و بە یارمەتی دەنگە بزوێنەکانەوە لە دەم دێنە دەرەوە ژمارەیان 29 دەنگە نەبزوێنەکان چێ دەنگە نەبزوێنەکان ئەو دەنگانە کە لە کاتی دەربڕیندا ناتوانین بە ئاسانی دەریان ببڕین کاتێک کە دەنگەکان دەردەبڕین بربەستێک لە ناو گەروماندا دروست دەبی طبعاً لە کتێبی باسی نەکردو پێچ دەنگەژیەکان دەلێرنەوە ئەوە یارمەتی بڵێن دەربڕنی دەنگەکان دەن لۆیە دەنگە نەبزوێنەکان کە دەمانێت دەریان ببڕین بە ئاسانی لە دەم نایانە دەرەوە بەڵکو بربەستیان لە پێشدا دروست دەبێت ژمارە دەنگە نەبزوێنەکان لە زمانی کوردیدا 29 دەنگە ئاگدار بە ئەگەر پرسیارەکەی بەگشتی کرد گوتی چەند دەنگمان هەیە لە زمانی کوردی دەڵێ مامۆستا 37 دەنگمان هەیە ئەگەر وتی چەند دەنگی نەبزوێنمان هەیە دەنگی نەبزوێن دەڵێ مامۆستا 29 دەنگی نەبزوێنمان هەیە دەنگە نەبزوێنەکان چی وچین A B P T J C هەیە تا کۆتایی هەتا دەگاتە ئێرانە ئەو پیان دەوترێت دەنگە نەبزوێنەکان طبعاً وێ و یی ئەوە بڵێ هەم بە نەبزوێن هیتمان هەم بە بزوێن هیتمان دوای بە تێبینی باسییان دەکەین ئەوانە پیان دەوترێت دەنگە نەبزوێنەکان کە ژمارەیان چەند دەنگە ژمارەیان 29 دەنگە با بمزانین دەنگی بزوێن چییە ئەگەر بێت و دەنگە نەبزوێنەکان بربەستیان لە پێش درست بێتن ئەوە بە پێچاوانە دەنگی بزوێن چییە دەڵێت دەنگ بزوێن ئەو دەنگانە کە بە ئاسانی لە دەم دێنە دەرەوە ئاگدار بە ئەو دەنگانە کە بە ئاسانی لە دەم دێنە دەرەوە بربەست لە پێشیان دروست نابێت و بە یارمەتی یاخود چی و یارمەتی دەنگە نەبزوێنەکان دەدەن ئاگدار بە یارمەتی دەنگە نەبزوێنەکان دەدەن بۆ ئەوی بە ئاسانی گۆ بکرێن واتە بە ئاسانی دەرببڕدرێت ژمارەیان چەندە دەنگە بزوێنەکان ژمارەیان 8 دەنگە وەرە با لێک دەینەوە 29 کۆ8 حاسبی دەبینی دەکاتە چەند دەکاتە 37 دەنگ 29 دەنگیان نەبزوێنە 8 دەنگیان بزوێنە کۆی کێن دەکاتە 37 دەنگ کەواتە لە زمانی کوردی 37 دەنگمان هەیە 29 نەبزوێنە و هەروە 8 بزوێنە دەنگە بزوێنەکان چی وچین تەمانە تو دەنگە بزوێنەکان لەبەرکە ئەوەی دەمێنێت هەم پێ دەوترێت دەنگی نەبزوێن ئەوە ڕێگەی ئاسان و لەبەرکردنی یەکەمیان بزرۆکە کە لە ئەلفوبەی لاتین هیتما لە شێ پیتی ئای ئینگلیزی ئای سمۆڵە وارەها هەروەها بزوێنی کورد وێ هەروەها ئەلیف کە پێ دەڵێن ئێ وهروەها ئۆ و دەبڵ واو یێ لەگەڵ یی ئەوانە پێیان دەوترێت دەنگە بزوێنەکان کە ژمارەیان چەندانە 1 2 3 4 5 6 7 8 دانەیە دەنگە بزوێنەکان 8 دانەنە باش دەنگە بزوێنەکان قوتابیانی بەڕێز دەکرێن دوو کۆمەڵە ئاگدار بە لۆت دەکەمە خشتە یان لۆت دەکەمە هێڵکاری دەنگ دەکرێتە دوو جۆر بزوێن و هەروەها نەبزوێن دەنگە بزوێنەکانش دوو کۆمەڵەنە بزوێنی کورت و هەروەها بزوێنی درێژ ئەوانە چییە؟ ئەوانە ئەو هێڵکار لە پێش چاوت بێ ئەگەر لە پێش خۆشت دروستیکەی زۆر باشتر دەبی دەنگەکان دوو زۆرن دەنگی بزوێن دەنگی نەبزوێن دەنگە بزوێنەکانش دوو زۆرن بزوێنی کورتمان هەیە و هەروەها بزوێنی درێژمان هەیە دەنگە بزوێنە کورتەکان کامانە دەنگە بزوێنە کورتەکان بریتین لە وێ بزوێنی کورت و هەروەها بزرۆکە کەواتە چەند دەنگی بزوێنی کورتمان هەیە سێ دەنگی بزوێنی کورتمان هەیە کە بریتە لە بزرۆکە هەروەها بزوێنی کورد و هەروەها وێ کە دەنگی بزوێنی کورتن ئەی دەنگە بزوێنە درێژەکان چین دەنگە بزوێنە درێژەکان بریتین لە تەماشایکەن ئا ئۆ دەبڵ واو و هەروەها یێ لەگەڵ یی ئەوانە پێیانوترێت دەنگە بزوێنە درێژەکان ئەوانە کە دەریان دەبڕین لێ پێیانوترێت دەنگی بزوێن درێژ یەک لە بڕی بڕگەی درێژ دروست دەکەن دوو بڕگەی درێژ تەوان لە بابەتی داهاتوو باسەکەین دوو لەبەر ئەوەی کە لە ڕووی کاتەوە دەربڕینیان کاتێکی زیاتری پێویستە دەربڕینیان کاتێکی زیاتری پێویستە بۆیە پێیان دەوترێت بزوێنی درێژ بینە سەر تێبینی گەربارەی بزرۆکە بزرۆکە کە لە شەی پیتی ئای ئینگلیزی ئای سمۆڵ دەردەبڕێتن دەرنابڕ دەنووسرێتن لە ئەلفوبێی چی لە ئەلفوبێی لاتینی دەنووسرێت ئاگدار بە لە ئەلفوبێی لاتینی دەنووسرێت لە ئەلفوبێی ئێستامان هێمایەکمان نییە بەرامبەری تەماشایکە بزرۆکە یەکێکە لە دەنگە بزوێنە کورتەکان باشە یەکێکە لە دەنگە بزوێنە کورتەکان ئەو دەنگە هێمایەکمان نییە لە بەرامبەریدا لە ئەو ئەلفوبێی ئێستا لە پێش سایتوە بەڵکو لە ئەلفوبێی لاتینی ئەوەی کە بە ئینگلیزی دەنووسرێتن لەو ئەلفوبەیە
وێنەیەکمان هەیە بەرامبەری. ئێستا بۆ نمونە لە ئەلفوبێ خۆمان کە پێی دەوترێت ئەلفوبێ ئارامی وشەی ژنمان هەیە. ژن ئەگەر تەماشای بکەین لە دەنگی ژ و ژێ و نێ پێکاتیە، لە دەنگی ژێ و نێ پێکاتیە کە دەیگۆڕی لە بۆ بڵێن ئەلفوبێ لاتینی ئەها بۆ شێوی لێدێ بەو شێوە دەنووسرێتن. ئەوە دەنگی ژەیەکە، ئەوە دەنگی نەیەکە، ئەویان پێی دەوترێ بزرۆکە، ئەو دەنگە پێژرێ دەنگی بزرۆکە. یاخود بوونە من ئەوە مێ ئەوە نێ و هەرە ئەوشە دەنگی بزرۆکە. دڵ ئەوە دێ ئەوە لێ ئەوە دەنگی بزرۆکە. کل ئەوە کێ ئەوە لێ ئەوە دەنگی بزرۆکە. مل ئەو دەنگی مێ ئەوە دەنگی لێ ئەوەش دەنگی بزرۆکە. ئاگدار بە بۆیە بزرۆکە تەنها لە ئەلفوبێ لاتینی وێنەیەکمان هەیە لە بەرانبەریدا. باش قوتابیانی بەڕێز بزانم چ قوتابێک تەرکیزی لە خاڵێک لە خاڵەکاندایە تەماشای بکە. لێرانە لە دەنگە نەبزوێنەکان وێ و ییم لە بۆ تو سۆر کردیە، وارە لە دەنگی بزوێن دیسانە وێ و ییم لە بۆ تۆ بەڕەنگێکی دیکە دیاری کردیە. باشە مامۆستا ئەو دوو دەنگە هەم لە نەبزوێن هیتمام هەم لە بزوێن هیتمان ئەو کو دەبی ئاگدار بە. دەنگی وێ لەگەڵ دەنگی یی هەم لە دەنگە بزوێنەکان هەن هەم لە دەنگە نەبزوێنەکان هەن. چۆن جیان بکەینەوە کە ئایا ویویەکە بزوێنە یاخود نەبزوێنە ئەمانە دەکەینە پێوە. واتە دەنگی وێ لەگەڵ دەنگی هی هەم لە دەنگە بزوێنەکان هیتمان هەم لە دەنگە نەبزوێنەکان هیتمان بۆ ئەوی لێکیان جودا بکەین و لێمان تێکەڵانەی بزان ئایا کە بزوێنیان نەبزوێنە ئەم خاڵانە دەکەینە پێوە. باش خاڵ یەکەم بۆی بزانی وێ و یەکە بزوێنی یاخود نەبزوێن دەڵێت چی؟ دەڵێ هەر کاتێک دەنگی وێ یاخود دەنگی لە سەرەتای بڕگە یان وشە هات ئەوە دەبنە دەنگی نەبزوێن. بڕگە چیە؟ بڕگە واتە تو بێک تەوژم لە دە و دەتانی دەری ببڕێ. ئێستا بوون نەکاتە کە دەڵێن کاروان کاروان چۆن دەری دەبڕین کاروان دەڵێ کاروان دوو بڕگەیە. باشە ئەوز ئێرە ئەوە سەرەتای بڕگەکەیە. یان بۆمە دەڵێن یاد یاد چەند بڕگەیە؟ یاد یەک بڕگەیە. یان بووم نەکاتە دەڵێن کوردستان هەمزان بە چەند تۆشم دەری دەبڕی کوردستان ئەوها دەری دەبڕی کوردستان سێ بڕگەی کوردستان. یان بۆمە دەڵێن چی؟ یان بووم نەکاتێک دەڵێن مامۆستا بەو شێوە دەری دەبڕی مامۆستا سێ بڕگەی مامۆستا. کەواتە ئێستا تو فێری بڕگە بووی کە لە بابەتی داهاتوش باسی دەکەین بە تێر و تەسەلی. جا دەڵێ چی؟ دەڵێ هەر کاتێک دەنگی وێ یاخود دەنگی لە سەرەتای بڕگەیان وشە هاتن ئەو دوو دەنگە دەم بە دەنگێکی نەبزوێن. بۆ نمونە وەرزش هاتەمەشاکە وەیەکە لە سەرەتا هاتیە کەواتە ئەو واوە ئەو وێ پێی دەوترێت دەنگێکی چی؟ پێی دەوترێت دەنگی نەبزوێن. ورچ دیسان لە سەرەتا هاتیە نەبزوێنە. باشە وریا لە سەرەتا هاتیە نەبزوێنە بە هەمان شێوە. یار دیسانەوە دەنگی یەکە لە سەرەتای بڕگە هاتیە ئەخۆ لە سەرەتای وشە هاتیە بۆیە دەبێتە چی؟ دەبێتە نەبزوێن. یاد نەبزوێنە. کاروان تەماشاکە مامۆس خۆ کاروان لە سەرەتای وشە نهاتیە ئاگدار بە ئەمە دەڵێن لە سەرەتای بڕگە یان لە سەرەتای وشە. ئێستا ئەوان لە سەرەتای وشە بوون بەڵام کاروان گوتمان لە چەند بڕگە پێکاتێ کار لەگەڵ وانی وایە چکە لە نێوان بڕگە دەبی بڵێن هێڵێکی لارداب بێ. ئەوە وەیەکە کەوتە سەرەتای بڕگە مادەم لە سەرەتای بڕگەیە وەیەکە دەبێتە دەنگێکی نەبزوێن. ئاواز لە چەند بڕگە پێکاتیە؟ ئاواز دوو بڕگەیە وەیەکە کەوتە سەرەتای بڕگای دووەم کەواتە لێردا وەیەکە دەنگێکی نەبزوێنە. بڕیار تەماشاکەم بزانین بڕیار چۆن دەری دەبڕین دەڵێن بڕیار دوو بڕگەیە بڕیار. یەکە کەوتە سەرەتای بڕگەی دووەم کەواتە ئەو یە پێی دەوترێت چی؟ پێی دەوترێت دەنگێکی نەبزوێن لەبەر لە سەرەتای بڕگە هاتیە کەواتە هەر کاتێک دەنگی وێ یاخود دەنگی لە سەرەتای بڕگەیان لە سەرەتای وشە هاتن ئەوە دەبن بە دەنگێکی نەبزوێن. ئەوە خاڵێکی گرینگە. خاڵێکی دیکە دەڵێت چی؟ دەڵێ گەر لە پێش و لە دوای وێویی دەنگی بزوێن هەبێت ئاگدار بە ئەوە وێوی دەبنە دەنگێکی نەبزوێن چونکە لە زمانی کوردیدا دوو دەنگی بزوێن ئاگدار بە لە دوای یەک نایە. ئەو خاڵێکی زۆر گرینگە ئاگا لێبی حتا دەگەی پۆلی دوازش ئیشت بۆ خاڵی دەبیتن. لە زمانی کوردی هەرگیز دوو دەنگی بزوێن لە دوای یەکتری نایە کە دوو دەنگی بزوێن لە دوای کات ئیلا دەبێکشان ببتە نەبزوێن. ئێستا نمونەمان هەیە دەڵێ هەر کاتێک لە پێشی وێ یاخود لە پێشی یاخود لە پێش و لە دوای لە هەر کاملایشی پێشی بیان دوایبی دەنگێکی بزوێنمان هەبوو ئەوە ئۆتۆماتیکیان خودکارانە ئەو دەنگی وێویە دەبن بە دەنگێکی نەبزوێن. بۆ نمونە سێ تەماشا دەکەن سێ قوتابیانی بەڕێز لە سێ و هەروەها یێ لەگەڵ وێ پێکاتیە.
لێراندا ئەگەر بەتوی گوت ئاوەیەکە دەنگێکی بزوێنە یان نەبزوێن دەڵێ مامۆستا تەماشا پاش دەکەم دەنگی لە پاش نییە تەماشا پێش دەکەم یێمان هەیە یە دەنگێکی بزوێنە باشە یە دەنگێکی بزوێنە وهروە یەک بڕگەنە سێ و یەک بڕگەنە بە هەر سێ دەنگەکە یەک بڕگەیان دروست کردێ مادەم پێشی دەنگی وەیەکە دەنگێکی بزوێنی دیکە هاتیە ئەو وێ دەبێتە دەنگێکی نەبزوێن باشە دەبێتە دەنگێکی نەبزوێن ئەوە نمونەش دیکە لاو 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 کو دروست بووە لێ هەروەها بزوێنی درێژ لەگەڵ وێ تەماشا دەکەم وێیەکە پێشی چمان هەیە دەنگێکی بزوێنمان هەیە مادەم پێشی دەنگێکی بزوێنمان هەیە ئەوە ئۆتۆماتیکیان وێیەکە دەبێتە دەنگێکی نەبزوێن ئێرانش بە هەمان شێوە وێیەکە دەنگێکی نەبزوێنە ئەو جارە کەیبان واتە ئەو ئافرەتەی ئەو ژنێکی خزمەتی ناوماڵ دەکات و ماڵ و منداڵەکەی خۆی بەڕێوە دەبات پێی دەوترێت کەیبان ئەگەر تەماشاکەم قوتابیانی بەڕێز بزانین لە چەند بڕگە پێ کاتێ جارێ دەڵێ کەی با نو چەند بڕگە بوو کەیبان و تەماشا دەکەین سێ بڕگەیە ئیشمان لەسەرسی ئیشمان ئەلێرانەیە کەیبان و گوتمان سێ بڕگەیە لە تو دەپرسی دەنگیی لێراندا دەنگێکی بزوێن یان نەبزوێن تەماشا دەکەم پێشی دەنگی یەکە چمان هەیە کێ بزوێنی کورد یمان هەیە وەنیە پێشیوی دەنگێکی بزوێنمان هەیە کەواتە ئەو یە ئۆتۆماتیکەن دەبێتە دەنگێکی نەبزوێن ئەو یە لێرە دەنگێکی نەبزوێنە ئەو جارسمان هەیە پەیکەر چەند بڕگەیە بزانام دەزانی خۆش دوو بڕگەیە پەیکەر تەماشا دەکەم پەیکەر پێ بزوێنی کورد یی پێشی دەنگی یەکە دەنگێکی بزوێن هەیە کەواتە ئەو یە دەبێتە دەنگێکی نەبزوێن ئەوەشان دەنگێکی بزوێنە یار یەک بڕگەیە بزانین لە چی پێکاتە یار لە دەنگی بزوێنی درێژ و هەروە دەنگی ڕێ تەماشا دەکەم لە دوای دەنگی یەکە دەنگێکی بزوێنم هەیە لە پێشی نیتم لە پێشی دەنگی بزوێنم نیە بەڵکو لە پاش هەیتم مادوو لە پاش دەنگی یەکە دەنگێکی بزوێنی دیکەم هەیە ئەو یە دەبێتە دەنگێکی نەبزوێن وازحە ئەوەشیان دەبێتە دەنگێکی بزوێن کەواتە بەو شێوەیە دەستنیشان دەکەم کە دەنگەکە بزوێنە یاخود نەبزوێنە ئەوە خاڵێکی دیکەیە خاڵی سێیەم دەڵێ گەر لە پێش یان لە پاش وێوی دەنگی نەبزوێن هەبوون ئاگا لێبی دەنگی چی دەنگی نەبزوێن هەبوو ئەوە وێوی دەبن بە دەنگێکی بزوێن ئاگات لێبی هەر کاتێک لە پێش یان لە پاش وێوی دەنگی نەبزوێن هەبوون ئەوە وێویەکە دەبنە دەنگێکی بزوێن وەکو چی بۆ منە کوردمان هەیە کورد تەماشایکەن وشەی کورد لەو دەنگانە پێکاتێک کێ وێ و هەروەها ڕێ لەگەڵ دێ تەماشا دەکەم لە پێش و لە پاشی وێکە دەنگێکی نەبزوێنمان هەیە بۆی ئۆتۆماتیکێن ئەو وێە دەبتە دەنگێکی بزوێن مادەم لە پێش و لە پاشی دەنگێکی نەبزوێنمان هەیە ئەو وێ دەبێتە دەنگێکی بزوێن ئەوە نمونەشکە و جارە گوڵ تەماشا دەکەن وشەی گوڵ لە سێ دەنگ پێکاتە گێ و هەروەها وێ لەگەڵ لێ پێش و پاشی وەیەکە دەنگێکی نەبزوێنە گێ و لێ دەنگی نەبزوێنە کەواتە وەیەکە دەبێتە چی وەیەکە دەبێتە دەنگێکی بزوێن زۆر ئاسانە یاخود وشەی بڕیمان هەیە بڕین تەماشاکەم قوتابیانی بەڕێز لە دوو بڕگە پێکاتە تەبعاً بێ ئەوە بزرۆکەیە لەگەڵ ڕی لەگەڵ نون ڕێ یی نێ تەماشا دەکەین ئەو بزرۆکەتمان ئێرە بڕگەکی کورتە دوای لە بابەتی پاشترێ باس دەکەین ئێرە دەنگێکی نەبزوێن ئێرەش دەنگێکی نەبزوێن ئۆتۆماتیکیان یەکە دەبێتە دەنگێکی ئۆتۆماتیکیان دەبێتە دەنگێکی بزوێن وازحە پێم وابێ گەلە ئاسانە نمونەشی کە ئەو جارە فڕینمان هەیە فڕین بە هەمان شێوە لە دوو بڕگە پێکاتە بڕگەکان بەو شێوێنە دەنگەکانی بڕگەی دوم بەو شێوێ دەبێ ڕێ یی نێ ئەوانە هەرویشان دەنگی بزوێن نەبزوێن ئەو یە دەبێتە دەنگێکی بزوێن وازحە کەواتە بەو سێ خاڵە دەتوانین دەنگی وێ و یی بزوێن و نەبزوێن لە یەکتری جودا بکەینەوە باش تێبینی لە سەرەتاش باسمان کرد ژمارەی دەنگەکان لە زمانی کوردیا 37 دەنگمان هەیە ئاگادار بە 29 دەنگیان نەبزوێنە 8 دەنگیان بزوێنە بەڵام ژمارەی پیتەکان 34 پیتە لەو 34 پیتە
کو دەبی دەنگ 37 بی پیتەکە 34 بی تەماشاکە ئەمە گوتمان وێ و یی هەم لە بزوێن هێتمان هەم لە نەبزوێن هێتمان کەواتە ئەلێرانەدا دوو لەوەی کەم دەبتەوە 35 بزرۆکەش هێمامانە لە بەرامبەریدا و دەبتەوە 34 بۆیە ژمارەی پیتەکان 34 ژمارەی دەنگەکان 37 دەنگمان هەیە ئەوە لێرە هاتینە کۆتایی بابەتەکەمان لە مەلزەمەکەم قوتابیانی بەڕێز کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە لە کۆتایشدا وەڵامی نمونەیدانراوە دەتوانن سوود لە پرسیارەکان وەربگرن و خۆتانی پێ تاقی بکەینەوە لە دوای هەر ڤیددیوەیەک ئەوە وەک ئاگداری پێتان لە دوای هەر ڤیددیوەیەک کە شەرحیاتە ڤیددیوی دواتر دەبێتە شیکارکردنی ڕاهێنانەکان بە تێر و تەسەلی ڕاهێنانەکانتان بۆ ڕوون دەکەینەوە لەسەر ئەم مەلزەمەیە کە چاپی نوێی ئەم ساڵە لە سەرجەم فۆتۆکۆپیەکان بەردەست دەبێت ئینشاءالله هەر تێبینێک خاڵێک کۆمنتێکتان هەمتانن لە کۆمنتی یوتیوبەکان لەبەن بنووسن لێرە دەهاتینە کۆتایی بابەتی دەنگ و پیت تاشیکای ڕاهێنانەکە هەردەم شاد و سەرپراز و کامران السلام علیکم ورحمة الله وبركاته.